یاداشتێکیان هێنابوو سەبارەت بە ئەو بەڕاستی ئەو لێدوانە نەخوازراوەی کەوا ئەندامێکی پەرلەمانی بەڕێز وشەی مێینەی بە شێوازێکی نەشیاو بۆ بەڕاستی گەیاندنی پەیامێکی بڵین ڕەخنە ئامێز لە دەسەڵاتی تەنفیزی ئاراستە کرد کە بووە جێی نیگەرانی هەموو ئەندامانی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و خەڵکی سەربەرزی هەرێمی کوردستان. ئێمە ئێستا ئەوڕۆ وەکو لێژنە پێشوازیمان لێکردن و هەروەها دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە گەرمیەوە پێشوازیان لێکردن و بەڕێزەوە یاداشتەکەمان لێوەرگرتن و بە هەموو شێوەیەک پاڵپشتی ئەو یاداشتە دەبین و لەگەڵ ئەو یاداشتەی کە لە لێژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت لەگەڵ کۆمەڵێک ئەندامی پەرلەمانی بەڕێز لۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەرزی دەکەینەوە سەبارەت بەو بابەتە پشتگیری لەوە دەکەین کەوا لە ناو حرەمی پیرۆزی پەرلەمان بە هەموو شێوەیەک هەموو ڕەگەزێک جا مێیان نێر دەبی ئافرەت و پیاو پارێزراو بن ڕێز لێگیراو بن دەبی شکۆی پەرلەمان و هەموو ئەو مؤسساتانە و تاک بە تاکی خەڵکی کوردستان پارێزراو بی. بۆیە ئێستا ڕێدەدەینە نوێنەرانی پارتە تۆڕی ڕێکخراوەکانی ئافرەتانی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان خۆیان لە ناوەڕۆکی یاداشتەکەیان بدوێن کە بە تەکید پاڵپشتی ناوەڕۆکی یاداشتەکەیان دەبین و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش دووبارە دووپاتی ئەو پاڵپشتی کردیتەوە لۆیان. سەرەتا ئێمە وەکو تۆڕی ڕێکخراوەکانی ئافرەتانی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە پێی کاتووە لە 16 ڕێکخراوی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان ئامادە بووین بۆ دەربڕینی ناڕەزاییمان و نیگەرانی زۆرمان بەرامبەر ئەو کەمکردنەوە لە پێکە و ڕێزداری ئافرەت کە لە کۆبوونەوەی پێشووتری پەرلەمان لەلایەن ئەندام پەرلەمانێکی کوردستانەوە بە شێوەیەکی ئاشکرا لە پەخشێکی ڕاستە و خۆدا بەرامبەر بەرتەواوی ئافرەتانی کوردستان کرا. دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پاڵپشتی داواکاریەکانی ئێمەی کرد و زۆر پێ خۆشحاڵ بووین کە بینیمان لژنەی داکۆکیکردن لە مافەکانی ئافرەتانی کوردستان بە ئەرکی خۆیان هەستاون و یادداشتێکیان ئامادە کردووە و دەیانەوێ لە ڕێگەی ڕێکاری پەرلەمانیەوە ڕێکارە یاساییەکان بگرنەوە بەر و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش ئەوەی دووپات کردەوە کە بە پێی ڕێکارەکانی پەرلەمان و بە پێی ئەو دەسەڵاتانەی کە لە بەردەستیاندا هەیە تەواوی ئەو هەنگاوانەی کە پێویستە بەرامبەر ئەو ئەندام پەرلەمانەیە بکرێت ئەنجامی دەدەین. بێگومان ئێمە ئەو جۆرە قسە بازاڕیانە زۆر جار کە دەگەڕێتەوە بە کۆمەڵێک عەقلیەتی کۆنەپەرستی کۆنەپارێزی نەریتی لە ناو کۆمەڵگادا بەرەو ڕووی دەبینەوە. بەڵام ئەوەی کە جێگەی مایەی نیگەرانی ئێمەیە بە حەقیقەت و مایەی ترسی ئێمەیە وەکو ڕێکخراوەکانی ئافرەتانی کوردستان ئەوەیە کە ئەو جۆرە قسانەیە و ئەو جۆری بەکەم سیرکردنەوەی ئافرەت نەگوازرێتەوە دامەزراوەیەکی زۆر گرنگ کە لە ئەنجامی خوێنبەخشین ژمارەیەکی زۆر هەزاران ڕۆڵەی شەهید ڕۆڵەی کوردستانەوە بەدەست هاتووە.